هەر گوت بیت حل هەیە ئینشاءالله هەتا ئێستا بەس هاتنە سەر قفلان دانەوە بڕۆخێ ئەمە نەچادرم ئاوا گەڕەکی فەرمانبەرانە لە شاری هەولێر زیاتر لە مانگێکە بەشێک لە دانیشتوانەکەی ئاویان نییە و بەدەست کەم ئاویەوە دەناڵێنن ڕۆژێک نییە دوو نییە دە نییە پازدە نییە بیست ینی بەتەنکەر و خواخری وەزارەت پێشمەرگە بنووسی ئەو ئاویان داینێ سبەنێ دووسبەی هەفتێچکە چی دەینی تقریبا دوو مانگ دەوی مشکلەوەمان هەیە ئەوڕۆ بخۆشحاڵیەوە وەزارەتی پێشمەرگە جەماعەتی میر ئاویان بۆ دابین کردین لە سەرداوای پارێزگاری هەولێر وەزارەتی پێشمەرگە لە ڕێگەی چەند تانکەرێکی سەربازی لە شەوی ڕابردووەوە ئاو بۆ ئەو گەڕەکانە دابین دەکات کە بێ ئاون لە ڕێگەی حەفت تانکەری وەزارەت پێشمەرگە بەڕێبەراتی میرەی گشتی لەسەر ئیمکانێتی خۆمان وەکو وەزارەتی پێشمەرگە چەندین شوێنیان ئامادە کردو لە ئەوەی ئاوی پاک کە ئاوێکی پاکبی بۆ خواردنەوە شیاوبی لەو شوێنانە ئاوەکان وەردەگرن تانکەرەکان دابەشەکەین بەسەر ئەو سنوورانە لە ڕۆژانی ڕابردوو لە چەند گەڕەکێکی شاری هەولێر بەهۆی نەبوونی ئاو و چارەسەرنەکردنی گرفتی کەماوی خۆپیشاندان و ناڕەزایەتی دروست بوو ئەگەرچی لە دوایەم ناڕەزایەتیانەوە بڕیار درراوە بە تانکەر ئاو بۆ ئەو گەڕەکانە دابین بکرێت بەڵام خەڵک دابینکردنی ئاو بە تانکەر بە چارەسەر نازانن بۆ کۆتایی هێنان بە کێشەی بێئاوی هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر